ئەوەرە مەسیحەکانی قەرەقۆش ڕۆژانە لە نێو خۆیاندا باسی ئەو هەواڵان نوێیانە دەکەن کە لەبارەی ناوچەکانیانەوە دێتە ئاراوە، دڵنیان لەوەی کاتێک جەنگ کۆتایی دێت وێرانەیەکیان بۆ جێ دەمێنێت، بەڵام خەمی گەورەیان تەقاندنەوە و وێرانکردنی کەنیسە و شوێنە ئاینیەکانیانە. حتى لو تكون كنائسنا مدمرة وأديرتنا مدمرة. هەتا ئەگەر کەنیسەکان و ماڵەکانیشمان ڕووخا بێت ئێمە هەردەگەڕێنەوە جێگەی خۆمان، چونکە ئەو شوێنە بۆ ئێمە ماڵ و ژیانمانە. ئێمە لەوێ لەدایک بووین، داوا لە حکومەتی ناوەندی و هەروەها لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەین هەوڵ بدەن لە ڕێگەی هێزی پێشمەرگەوە بمان پارێزن لە دەست چەکدارانی داعش. نسمع ونقهر ونبكي. ئێمە هەواڵی شوێنەکانی خۆمان دەبیستین، تەنیا خەم دەخۆین و دەگرین. کاتێک کەنیسەکانمان و شوێنە پیرۆزەکانمان وێران دەکەن، ئێمە چی بکەین؟ هاوشێوەی کە سوکارەکەم داوا دەکەم حکومەتی هەرێم و پێشمەرگا بمان پارێزن. هذا كله ظلم. هاتنی نوێنەری پاپای ڤاتیکان لە جەژنی قیامەدا بۆ لای ئاوارە مەسیحەکان جگەلەوەی دڵدانەوەیەک بوو بۆیان، هەروەها پەیامی ڤاتیکانیش بوو تاوەکو مەسیحەکان گەڕانەوە بۆ شوێنی خۆیان و مانەوە لە کوردستان هەڵبژێرن نەک کۆچکردن بەرەو ئەوروپا. إما بكوجي ممكن يعني لدلمان دي كأنك لكنيسة مثلا مرخوتها بس يعني إن شاء الله أو كنيسة خراوة يعني إن شاء الله ما قرينا لأنه جن كنيسة كان هم يعني إن شاء الله لزي أخوانا به ما دام بس إنسان كجراء أو لزيناه أما مادة أمور الدنيا لزي ديتها. ماوەی زیاتر لە 9 مانگا ئاوارە مەسیحیەکان لە چاوەڕوانی هەواڵی بیستنی ڕزگارکردنی شارەکەیانن لە باشووری کوردستانیش لە هەولێر و دووهۆک و سلێمانی لە نێو کەنیسەکاندا نیشتەجێ کراون. لە سلێمانیش زیاتر لە 300 خێزانی مەسیحی لە 4 کەنیسەدا ماونەتەوە. ئەگەرچی ئاوار مەسیحەکان هێشتا لە چاوەڕوانی ئەوەدان شارەکانیان ڕزگار بکرێت و دڵنیانین کەی ئەو ڕۆژە دێت، بەڵام وەک خۆیان دەڵێن کاتێک گەڕاینەوە بۆ شارەکانی خۆمان دەمانەوێت حکوومەتی هەرێمی کوردستان چۆن لە ئاواریدا پەنای دەین ئەوە لە کاتی گەڕانەوەیاندا پەرزگاکانیان جارێکی دیکە بۆ بنیاد بنێنەوە. شادیە ڕەسوڵ، ڕوودا و سلەیمانی.